ماوەی چەند ڕۆژێکە گرتە ڤیددیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بووەتەوە مامۆستایەک منداڵێکی خاوەنپێداویستی تایبەتی بە باوەشەوەیە لەگەڵ هاوڕەکانیدا وەرزشی پێ دەکات. ئەم ڤیددیۆی کاردانەوەکان زۆر بوون لەسەری منە ساتومەتە قوتابخانەی لە شاری سلێمانی کاتومەتە لای مامۆستا سەنگەر بورهان بۆی کە بزانین تا چەندێک پاڵپشتی منداڵانی خاوەنپێداویستی تایبەت دەکات. مامۆستا گیان فەرموویتە ئێرە سڵاوێ لێبێ ئەم هەڵوێستە چۆن بوو چۆن سەرچاوی گرت. بە ناوی خی گەورە و مهرەبان سەرەتا بە خێراتنی میدیاکەتانەکەم خۆتان نەزانن قوتابخانەکەمان چەند قوتابیەکی خاوەن پێداویستی تایبەتی لە خۆ گرتووە. هەر قوتابیەک خاوەن پێداویستی تایبەت هەریەکی بە جۆرێک خاوەن پێداویستی تایبەتە ئەجا خۆشتان نەزانن وانەیە وەرزش وانەیەکی کردداریە وانەیەکی کردداریەوە پڕە لە جوڵە و پڕە لە چالاکی و پڕی لە تاقەیەکی زۆری ئەوێ ئەجا ئەو مناڵانەی تر کە ئاسایین کەێنە ناو ساحەکە هەمویان کە یاریان پێکرێت و جوڵە و بە شێوەی تیپ و بە شێوەی گروپ و ئەمانە خۆ ناکرێت ئەو مناڵانە خاوەن پێداویستی تایبەتانە لە گۆشەیەکی ساحەکە گۆشەگیر بکرێن و یاریان پێ نەکرێ. من هەوڵم داوە بەپێی توانە ئەو مناڵانی کە خاوەن پێداویستی تایبەتن چونکە ئەوانی هیچیان کەمتر نییە حەز و ئارۆزوی زۆریانێ وەکو لەوانەیە زیاتریش لە مناڵە ئاسایەکان یاریان پێ بکەم و ئەویش لەگەڵ بەردەوام لەگەڵیانە. هیلاک نابی هەڵگرتنی منداڵێک و ڕاشکەی پێوەی بۆی کە بەشداری پێ بکەی لەگەڵ منداڵەکانی ترە. وڵایی ئیلاگبوون ئەوە واجبی سەرشانی خۆمانە چونکە ئێمە وەکو مامۆسا پرۆسی پەروەدە و فێرکردن پرۆسەیەکی گەورەیە. من ئەو کاتانە مرتاحم کە یاری بۆ خاوەن پێداویستی تایبەتانە ئەەکەم چونکە ئەوانیش حەزێکی تایبەتی خۆیان هەیە حەزەکەن بەشدار بن وەکو مناڵە ئاسایەکانی تر و پشتگوێ نەخرێن. دەچەنەکانی منداڵانی خاوەن پێداویستی تایبەتیت وڵایی وەکو هەندانەکە خۆی پێویستە هام بدرێت و من بەڕاستی ئەبێ ئەوەش بڵێم کە زۆر سپاسی بەڕێز مامۆستا ئەیوب بەکەم بەڕێوەبەری قوتابخانەکە کە لە هەموو ڕێیەکەوە پاڵپشت و هەنمان ئێن و لەگەڵ مامۆستاکانی دیکەشە خۆی لە ڕاستیە ئەو مناڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن تر هەریەکەیان بۆنەوەی بە بۆنەی ئەندامێکەوە یان شتێکەوە خاوەن پێداویستی تایبەتە ئێمە ئەبێ وەکو مامۆستایەکی پەروەدەکار پێش ئەوەی فێریکەین ئەبێ ئەو مناڵانە هاوکاریان کەین ینی جیان نەکەینەوە لە کۆمەلگا چونکە بەڕاستی دڵخۆشکردنی ئەو مناڵانە خوای گەورە دڵی هەموو لایە خۆشەکە. کاردانەوەکان زۆر بوون لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کاتێک ئەو کاردانەوانە بۆ شێوازە بینی چه هەستێ بوو چیان پێوتی لە قوتابخانەکە لە خزم و کەس و کار چیان پێوتی کاردانەکان بەڕاستی ئەوە هەروەکو دەرزەکانی تر هەروەکو دەرزە ئاسایەکانی تر کە مناڵەکانمان هێنا گۆڕەپانی قوتابخانە کە ئەم مناڵم بەشداری پێکرد لەلایەن دایکەوە کە چەند لەقتێک لەو وانەیە تەسویر کرابوو نێرا بوو بۆ ئیدارە و لێوەشەوە لە ڕێگەی پێیجی قوتابخانەوە ئەو چالاکی بڵاو کرابێتەوە ترێ میدیاکانیش و سۆشال میدیاش ئەو شتە بڵاو کرایەوە. من لێرە زۆر سپاسی هەموو ئەو خەڵکەکەم زۆر سپاسی هەموو ئەو دایک و باوکانەکەم کە بەو کۆمنتە جوانە وەکو دیاردەیەکی مرۆڤدۆستی وەکو دیاردەیەکی مرۆڤدۆستی وەکو دیاردەیەکی هاندان کە مامۆستاکانی تریژ وەکو بەندە هاوکاری مناڵانی خاوەن پێداویستی تایبەت دەکا ینی وایان لە من کە زیاتر بەردەوامم لەسەر ئیشەکەم بە بەردەوامم زیاتر ئەو مناڵانە زیاتر گرنگیان پێ بدەین چونکە ئەوانی تری هیچیان کەمترین لە مناڵانی ئاسایی بەڵکو زیاتریش حەزیان لە بابەتەکەیە و حەزیان لە وەرزشە. مامۆستا کاتێککە وەرزش بە منداڵێکی خاوەن پێداویستی تایبەتەکەی چه هەستێکە بۆ دەرەبڕێ چی پێ ئەڵێ مناڵەکە؟ وڵایی بڕواتان بێ خۆشترین هەست ینی من ئەگەر هەموو سەروەتی دنیا هی من بێ بەقی ئەو هەستا خۆش نییە کە بتوانم مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت بزەیەکی بخەمە سەر لێو ینی دڵی خۆشکەم ینی ئەو مناڵانی کە خاوەن پێداویستی تایبەتن کە یاریەکان بەشدار ئەبن بەڕاستی زۆر دڵیان خۆشە بە تایبەتی ئەو کاتانێش ئەو مناڵە
ینی بە هاوڕێکانی ئەڵێ من یەکەم بووم من یاریم کە بەدایکی ئەڵێ من یەکەم بووم بە مامۆستاکان ئەڵێ من یەکەم و ئەوە گەورەترین هەستا بۆ من کە ئەو من بتوانم هەر ئەگەر تەنها بە بزەیەکیش بێ دڵی ئەو مناڵە خاون پێداویستی تایبەتانە خۆشکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان مامۆستا سەنگەر بوهێن لە قوتابخانەی کانی بنەڕەتی زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بێن و دووبارە سپاسی ئیدارەی قوتابخانە و سەرجە مامۆستایانەکەم کە هەمیشە هاوکار و پاڵپشتمانن کە وانەی وەردەش وانەیەکی سەرەکیە لە قوتابخانەکەمان و احتیمامی زۆری پێدرێ وەک وانەکانی تر. زۆر سپاس بۆ بەڕێستان بڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە ئەو مامۆستایەکە ماوەی هەفتەیەکە بێ کاردانەوەی ڤیددیۆکەی لە تۆڕکە وڵاتیەکاندا بە شێوازێ بۆ کە سەرجەم مامۆسایان و هاوڵاتیان و لایانی پەروەردە دەستخۆشی لە مامۆسایە دەکەن بەرامبەر ئەو هەڵوێستەی کە نواندوێتی لە ئێستادا ئەما سەرخاڵی وەرزشی خۆیان و وانەی وەرزشە.